بەناوی خی گەورە سڵاوتان لەوێ بینەرانی بەڕێز و خۆشەویست کەمێک پێشێستا عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی ڕاستپێدرا و بۆ پێکهێنانی حکوومەتی عێراقی دەرگای خۆپاڵاوتنی بۆ سەرجەمە هاوڵاتیانە کردەوە کە مەرجی بە وەزیر بوونیان تێدایە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی بەهرۆس عەلی مامۆستای زانکۆ لە هەولێری شەو ئوسامە جەمیل ئەندامی پێشوو پەرلەمانی عێراق تاوتوێی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەین. عادل عەبدولمەهدی تەمەن 76 ساڵ لە بەردەم ئەرکێکی قورسدایە بۆ پێگەێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق. عادل عەبدولمەهدی کاندیدی ڕاستپێدرا و بۆ پێگەێنانی حکوومەت ماوەی 24 ڕۆژی لە بەردەمدا ماوە بۆ ئەوەی ناوی ئەندامانی کابینەکەی لە بەردەم پەرلەمان ئامادە بکات بۆ متمانە پێدانیان. هەرچەندە عادل عەبدولمەهدی لە ئێستادا سربەخۆی و هیچ کوتلە و کورسێکی لە پەرلەمانی عێراق نییە و ئەندامی هیچ پارتێکی سیاسی نییە، بەڵام پشتگیریەکی زۆری لە ناوماڵی شیعە و لە ئاستی هەرێمایەتی و نێودەوڵەتی لێ دەکرێت. بەڕای چاودێرانی دۆخی عێراق ڕاستپاردنی عادل عەبدولمەهدی دیاردەیەکی نوێی گۆڕەپانی سیاسی عێراقە و بە هۆکارێک بۆ بەرەو پێشچوونی دۆخی سیاسی لێک دەدرێتەوە. بەو پێی موقتەدا سەدر کە خاوەنی 54 کورسیە و هادی عامری بە 48 کورسی و عەبادی بە 42 کورسی ڕازی بوون بە کاندیدکردنی ناوبراو وەک کەسایەتێکی سربەخۆ لە کاتێکدا هیچ کورسێکی پەرلەمانی نییە. من خذله في قتاله ضد الظالمين. بەپێی زانیاریەکانیش موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر ماوەی ساڵێکی داناوە بۆ ئەوەی عادل عەبدولمەهدی بەرنامەی حکوومەتەکەی بخاتە کار بە پێچەوانەوە بێت دەست لە کار بکێشێتەوە. پێشتریش عادل عەبدولمەهدی دوو جار دەستی لە کار کێشاوەتەوە. جاری یەکەم کاتێک جێگری سەرۆکۆماری عێراق بوو لە 2011 و جاری دووەمیش لە 2016 کە وەزیری نەوت بوو لە کابینەکەی عەبادی. لەلایەکی ترەوە کاندیدی ڕاستپێدرا و بۆ پێگەێنانی حکوومەت لە بەردەم چەندین ئاستەنگی گەورەدایە دوای پێگەێنانی کابینەکەی. دیارترین ئاستەنگەکانیش بریتین لە چارەنووسی حەشدی شەعبی و گەڕاندنەوەی ئاوارە سوننەکان و ئاوادانکردنەوەی ناوچە زیان لێکەوتوەکان و کێشەی کەرکووک. ڕۆژی دوویەم مانگە عادل عەبدولمەهدی لەلایەن بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق ڕاستپێدرا بۆ پێگەێنانی کابینەی نوێی حکوومەت. بە پێی دەستوری عێراقیش ماوەی 1 مانگی لە بەردەمدایە بۆ دروستکردنی کابینەکەی. دواوادەش 3 مانگی داهاتووە. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا بەخێر بێن سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. خوێندنەوەیەک بۆ کەسایەتی عادل عەبدولمەهدی بکەین پێ دوایە کەسایەتێکی چۆنەوە ئایا سەرکەوتوو دەبێت لە پێکهێنانی کابینەکەی؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی مەسەلەی عێراق و بارودۆخی عێراق ژنگەی سیاسی عێراق زۆر پەیوەندی بەو کەسایەتی وایە کەسایەتی قوتی هەبێ گرنگە، بەڵام هەنێک جار سەری طبیعەتی عێراق لەبەر کە سیستماتیک نییە و لە دوای ڕخانی ڕژێمی سەدامەوە شێوازێکی تایفی وەرگرتووە. ئەنجا دوای ئەوە یەکێک لە مەعالمەکانی تری فەساد بوو کە ئەو حکوومەتە دروست بوو. دوای ئەوە شەڕی تونوتیژی لە بینی تایفەکان، ئەنجا سەرهەڵدانی داعش. ئەمانە هەمووی وای کردووە کە ئەگەر ئەو کەسێکی بەهێزیش بێت یعنی کۆنتترۆڵی نەبێت. ئەمە لە عێراق کێشەی سەرکردەی بەهێزی نییە و شەخص، ینی وایە کەسێتیش گرنگە. بەڵام عێراق لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامەوە پایەکانی دەوڵەتی لەگەڵ یان ڕوخا هێشتا مەسەلەن بینا نەکراتەوە. ئەمە بەسم چێ لێرە لە زۆربەی وڵاتان ئەگەر ئەو حکومڕانە دیکتاتۆریش بێت هەیکەلی دەوڵەتەکە نەڕوخاوە لەگەڵی، تەنها سیستمە سیاسەکە ڕوخاوە. سیستمێکی سیاسیتر دروست بووە لا هەماشێ. مەسەلەن بۆ نمونە ساڵی 1952 لە میسر ئینقلاب ڕوویە، ڕژێمی پاشایەتی گۆڕا بە ڕژێمی جەمهوری، بەڵام پایەکانی دەوڵەت نەڕوخا. و لە ساڵی 58 هەر لە عێراقا ڕژێمی پاشایەتی ڕوخا کە ڕژێمی عەسکەر عەبدولکەریم قاسموان هاتنە سەر حکومڕانیکردن. دەوڵەتەکە پایەکانی مایە، بەڵام ڕژێمە سیاسەکەی گۆڕا لە ڕژێمی پاشایەتی بۆ ڕژێمی عەسکەرتاری. لە سەردەمی ڕژێمی عەسکەرتاریش کۆماری عەسکەریەکان بڵێن لە عەبدولکەریم عەبدولکەریم قاسم کە ڕوخا عەبدولسەلام هاتە سەر حکومڕانیکردن دیسانەوە پایەکانی دەوڵەت وەکو خۆی مایەوە. لە 68 کە بەحسەکان هاتنە سەر حکومڕانی لە عێراقا
عبدالڕحمان عارف کە ڕوخا حکومەتەکەی ڕوخا بەڵام پایەکانی دەوڵەت وەکو کاڵم پای دەوڵەت وەکو جێش و پای یاسایی و جاکنەوەی دەسەڵاتەکان و جڵەوی حکومڕانیکردن و ئابووری دەوڵەت و ئەمانە گۆڕانکاری تیاڵە بەڵام نەڕوخە ئەم پایانە چی بوو ڕژێمەکە گۆڕە بەڵام لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام کە سەدام حسێن ئەڕوخێ ڕژەمی باسی زمانوخە لە عێراقا بەتەواوەتی پایەکانی دەوڵەتی عێراقی ئەڕوخێ ئەمە سەبارەت بە کەشەگەشتەکەی دەوڵەتی عێراق بەڵام ساڵ مەسەلەن پایانە دروست نەکراونەوە کە یارمەتی دەربێت بۆ سەرکردەکان ئەم پەیامانە تا ئێستا دروست نەکرایەوە بە عەکسەوە زیاتر ئێستا لە دوای شەڕی داعشەوە پایەکانی دەوڵەت ئەوە تا جێشەکەشی بوو بە جێشێکی هین لەباتەوەی کە مەسەن جێشەکەی بوو بە جێشی حەشدی شعبی کە ئەمە زانین ئەمە زیاتر پێکاتی گروپە چەکدارە میلیشیاکانە با بێنە سەر کارکتەری وەکو کەساتی عەبدولمەهدی بەڵێ عەبدولمەهدی جیاوازیەکە چییە لەگەڵ ئەوانی پێش و خۆ یەک جیاوازەکانی ئەتوانین بڵین تا ڕادێکی زۆر لەوان لە ڕووی نەزیهەوە پاکترە و شخصێتێکە کە لەناو بڵێن شتێکەیە کە باسەکرێت بڵێن لە مەنتیقەی حەزەری ژیاوە واتە ئەم لە مەنتیقەی ڕیفی نەبووە بڵێن بەغای ئەسڵن و باوکی وەزیر بووە لە سەردەمی مەلیکە وەزیری مەعاریف بووە خۆشی یانی باز کە عایلێکی لە بڵێن بەغدادی ئەسڵەکە واتە لە مەنتیقەی شارستانێتی ژیاوە وەک هەنێک لە سەرکردەکانی پێشووتر نەبوون لە مەنتیقەی بەدەوی یان لە مەنتیقەی ئەوەی کە بڵێن لە ناوەڕاستی عێراق پێڵن بەدوو بەدەوی وەڵا ئەوانی بڵێن پێڵن شروگی بەشیعەکانی ژەڵەن لە مەنتیقانە نهاتووە ئەنجا دوای ئەوە دراسی لە فەڕەنسا تەواو کردووە خاوەنی بڕوانامەی دکتۆرا لە اقتصادی سیاسی ماوەیەکی زۆرە ممارەسەی سیاسی کردووە لە موشی گرنگتر دۆستی کووردە و هەتا حکایەتێکی شێ من لێرە لە هاوڕەیەکی نزیکی خۆی کەسێکێک لە سەرکردە دیارەکانی کورد بەداخەوە سەر لە ژیانانەمەوە بۆی باس کردوم و نهێنیە کە عادل عەبدولمەهدی لە ئەساسا کووردە خۆی کوردی فەیلین بەڵام بڵێن باپیرە گەورەی لە ئیلامەوە هاتوۆتە عێراق و بەغاو ئەمانە بەڵام ئەو شتێکی تازەیە دەتوانێت بسەمێنرێت کە کوردیانی لە کوردی فەیلە کێ بۆ لای بەڕێستی باس کردو ینی ئەوە بۆ دەرفێکتر باسی یەکەم حەزەکەم ئەو سەرکردە مەزنە ئێستا لە تەمەنانە ژیانانەمەوە جارێکە کە زۆر دۆستی بە باسی کرد بڵێنەکە خۆی بڵێن باپیرە گەوریان کە لە مەنتیقەی ئیلامەوە هاتوۆتە بەغا ئەمە یەک دوام ئەم کۆمەڵێک بەڕاستی من زۆر متابعی نووسینەکانیم کردووە و کەسێکە ڕوئیەی شاملی پێ بۆ ئیسلاحی سیاسی لە عێراقا ئەیسەکەم باسم کرد پایەکانی دەوڵەتی عێراق ڕووخاوە بەڕاستی لە نووسینەکانی یان مانیڤێستە نووسینەکانی عادل عەبدولمەهدی ینی کۆمەڵێک شتی نووسیەک بۆ بیناکردنەوەی پایەکانی دەوڵەتی عێراق کە لەگەڵ واقعی سیاسی ئەمڕۆ زۆر ئەگونجێ ئەو سەبارەت بۆی کەوتت باپیری کورد بووە ینی ئەم زانینە تازەوی بەنسبەت خەڵکەوە ینی تۆ لە سەرکردەیەکت بیستوە کە کووردە و هاوڕێی ئەو بووە هاوڕێی ئەو بووە ئەو با زۆر نەچینەوە خۆی ئەوە سەلاحەدینەوەی بیشە خۆر کردووە ئەتر نییە بڵێن باسی کاریگەری کەساتی ئەو لەسەر مەسەلەی عێراقەکەین ئەوەی کە گرنگە بۆی دەرفەتە بێ زیاتر باسی ئەو بکەین ئەوم پێشتر بەشدار بووە وەک ئۆپۆزیسیۆنی عێراقی پێشەوەی ڕژێمی سەدام ڕوخێ لەگەڵ ئۆپۆزیسیۆنی عێراقی بەشدار بووە لە کۆنگرەکان بۆ ڕوخاندنی ڕژێمی سەدام دوای لە مەجلیسی حکومەت هەر بەشدار بووە جێگری سەرۆک کۆمار بووە فترەیەک وەزیری نەوت بووە وەزیری دارایی بووە لە هەمووانە جێدەستی دیارە بەڵام ئیسلاحی سیاسیشی بۆ نەکراوە بە ناچاری ئیسقاڵەی کردەوە وازیێنەوە وەکو ئێستاش ئەڵێ من ئیسقاڵەکەم لە گیرفانمە ئەگەر بێت و زەختم لێ بکەن منەتم بەو پۆستەنیە جارێکی تر ئیسقالە ئەدەمەوە لە هەمووی گرنگتر کاک حەکیم سپاس دەکەم دواتەگرم یەک نقطەی تر ئێرم پێ ئەوە کاتی خۆی کە بوو بە وەزیری نەوت ینی بۆ چارەسەرکردنی کێشەی نەوتی هەرێمی کوردستان پرۆژەیەکی زۆر باشی پێ بوو بە پێچەوانەی حسێن شەهرستانی کە پێش ئەو وەزیری نەوت بوو لەگەڵ هەرێمی کوردستان پەیوەندیەکانی عێراق بەڵام بەداخەوە حکومڕانی هەرێمی کوردستان مامەڵی نەگەڵانەکە سپاس دەکەم کاک وسامە زۆر سپاس بۆ بەڕێزیشتان کە لە هەولێرەوە لەگەڵمانی دەمەوێت سەرنجی بەڕێزیش لەسەر کەساتی عەبدولمەهدی بزانانی پێ دوایە سەرکەوتوو دەبێت لە پێکێنانی حکومەت لە یاخود لە بەڕێوەبردنی حکومەت پێش چەند پۆستێکیە بۆ جێگیری سەرۆک کۆمار بووە وەزیری دارایی بووە وەزیری نەوت بووە سەرکەوتووە لە پۆستانە کە بکرێت بە بنەمایەک بۆ سەرکەوتووی لە ئەرکە تازەکەیدا بەناوی خۆی بەخشندەی میهرەبان وەکو کەسایەتی کاک بەهرۆز باشی باس کرد ینی جوان تەحلیلی شخصێتی ئەو پیاوەی کرد بە ئیزافەیەوەی هەندێک ترکا و پیاوە پێشەوەی ئیسلامی بێ ئەندامێکی کارای حیزبی شوێعی عێراقی بووە واتە هەم قۆناغێکی ژیانی خۆی لە حیزبێکی عەلمانی بردۆتە سەر قۆناغی دوای ئەوەشکەوە دێتە ناو مەجلیسی عەلا و
دەبێتە ئەندامێکی باڵای مەجلیسی ئاعلا دەمێنێتەوە، ینی هەردوو قۆناغی بڕێەوە، هەم ئەلمانی هەم ئیسلامی. ئەوە خاڵی خاڵێشترەوەی ئەو پیاوەیەکێکە لەوانی کەەوە هادی و لەسەر خۆن هێمنن، هەڵەشەنین تۆڕە نابن، زوو بڕیار نادەن. ئەوانە پێوە دیارە، چکە من لە ماوەی ئەو 4 ساڵی لە بەغدا بووم، یەک دوو جاری بینیم ئەو کاتێک کە جێگری سەر و کۆمار بوو، پیاوێکی هێمن بوو، کەم قسە دەکا، ئەوەندەی گوێ دەگرێ قسە ناکە. بەڵام یەک لە گرفتەکانی ئەو یا بڵێن نقطەی زۆعفی عادل عەبدولمەهدی ئەوەیە هەر کاتێک کاتینی لەبەوە بە ئیستیقالە دەدا، بوو بە جێگری سەر و کۆمار ئیستیقالەی کرد، بوو بە وەزیری نەوت ئیستیقالەی کرد، لە مەجلیسی ئاعلا طبعاً ئیستیقالەی نەکرد. ئەوان لەگەڵ ئەو مەجموعەی هومام حمودی و باقر جەبر و ئەوانە ئینشقاقیان کرد کاتێ عەمار حەکیم بڕیاریدا پایەی حیزبەکەی بگۆڕی کۆمەڵی گەنج بێنێتە پێشەوە. لەوانە ئەو لە زمنی ئەوانە بووکەوە دەتوانی بڵێ دەرکران لە مەجلیسی ئاعلا، وەکو بڵێ عەمار حەکیم دەری کرد، یا بە زۆر ئیستیقالەی پێکرد، یا بە زۆر ئینشقاقی کرد، یعنی حاڵەتێکی وا بوو. کێشەی عادل عەبدولمەهدی لە کەسایەتی نییە، لە شەهادەی نییە، لە توانای نییە، کێشەی لەو پێکاتە خراپەی عێراقەکەوە ئێستا دروست بووە. من وا تێدەگەم ئەوانەی کە بە پلەیەک گرفت لە بۆ عادل عەبدولمەهدی دروست دەکەن شیعەکانن، نەک سونە نەک کورد، بەڵکو لایەنە شیعیەکان کەەوە خاوەن میلیشیان، خاوەن پارەن، وەلایان بۆ دەرەوەی عێراقا و ئێستا خۆیان بە مەغدور دەبینن، چ کوتلەکەی دەوڵەتی یاسا بە هەردوو باڵیەوە کە عەبادی و مالیکیە، وە چ موقتەدا سەدریش، وە چ دەتوانین بڵێن هادی عامریش تا ئەندازێکی زۆر ئەواندا نابووکەوە خۆیان ببن بە سەرۆشی ئەنجومەنی وەزیران و ئەوان حکوومەت تەشکیلکەن. بەڵام دیارە ئەوان سێ زەغتیان لەسەر بووە بە پلەیەک ئەمریکا، پاشان ئێران، ئەنجا مەرجع و ئێران دەتوانی بڵێ یەکشتن هەردووچیان هاوتەری بن. ئەمریکاش لەگەڵ ئەوان لە کۆبنەوە و لە ڕێکەوتن لە ئەوانەدا لە دەرەنجامی ئەوەی کە ئەوانە هەمویان لادران عادل عەبدولمەهدی بووە حەلی وەسەط لە بۆ مەسەلەکە، چونکە عادل عەبدولمەهدی جەناب دەزانی لە ناو حیزب نییە، کوتلەی نییە، خۆی نێپاڵاوتە بوو، کەسی نییە لە ناو پەرلەمان دیفاعی لێ بکە. هەرزوو موقتەدا سەدریش ئینزاری دایێ، پێی دەڵێت تۆ لە ماوەی ساڵێک لەژێر تەجروبەدای، ئەگەر هاتوو سەرکەوتوو بووی و باش بوو ئێمە پژگیری دەکەین، ئەگەنا ناچار دەبین سەحبی سقل لێ بکەین. لەبەر ئەوە وەکو بڵێ ئێستا عادل عەبدولمەهدی لە ناو مختبەرێکیش دەکا، مختبەرەکەش هەموو مەوادێکی تێدانە، ئەو ناتوانێت چۆن ئەو کەلوپەلانە بەکار بێنێت، چۆن شتێکی باش دروست بکا و پێشی بینی. ئاسان نییە سەرکەوتوو بێ لە ناو ئەو هەموو کوتلە شیعی کەوا خۆیان بە مەغدور دەبینن. جەنابەت ئەگەر بەبیریت بیماوەک پێش ئێستا هادی عامری لێدوانێکی داوتی ئەگەر هاتوو ئێمە حکوومەت تەشکیل نەکەین وە کەسێکی دی ڕاست پێدێ، ئەمریکایەکان یەکێکمان بەسەر فەرزکەن ئێمە دژایەتی دەکەین و نایەڵین سەرکەوتوو بێ، و ڕەنگە لە ماوەی 2 مانگ کەڵی ئەوە بدەین کەوا لاشی بدەین. تۆ ئەگەر 2 مانگیش مەڵێ عادل عەبدولمەهدی 4 ساڵی لە پێش، ئەگەر لە ماوەی ساڵێک هەوڵ بدەن فەشەلی پێبێنن، ڕەنگە ئیستیقالە بدا. من وا تێدەگەم نە سونە و نە کورد کێشە بۆ عادل عەبدولمەهدی دروست ناکەن، پێچوانەوە هەردوو لایەن زۆر خۆشحاڵن. یەکەم عادل عەبدولمەهدی ببوورێ، بەڵێ ئەگەر دوو قسە ماتەوە دەستی سوور نەبوو بە خوێنی عێراقیەکان، بە خوێنی سونە، ئەوە زۆر مهمە. خاڵی دووەم تا ئێستا ڕاستەوخۆ لەگەڵ کورد نەچۆتە چێشمە چێشم و ململانێ، بۆیە من وا تێدەگەم ئەو تو تەرەفە زۆر پشتگیری بکە ڕەنگە، بەڵام ئەوەی دژی دەوەستێتەوە و ئەوەی دەوێت سەرکەوتو نەبێ، من وا تێدەگەم لایەنە شیعەکان بن و بە تایبەتی ئەوانەی میلیشیا و هێزیان هەیە ئەوە یەک دووش بە خەستی چوونەتە ناو جومگەی وڵات لە 2023 بە تایبەتی حیزبی داوە، هەموو جومگەکانی دەسەڵاتی گرتووە بە وەزارەتەکان، بە بەڕێوەبەرایەتیەکان، بە هەرچی بە مؤسسات بە ئەوە. لەبەر ئەوە قورسە عادل عەبدولمەهدی بتوانی گۆڕانکاریی گەورە لە عێراق بکە و بتوانێت هەنگاوێک بنێ بە ئاراستەی ئەوەی کەوا شەقامی عێراقی تەهەیە بکاتەوە. بەڵێ ئەی سەبارەت بە تەمەنەکەی کە ڕەنگە پێشتر لە سەردەمی لاوێتی و ناوەڕاستی مەسەلەن تەمەنیدا کەسێکی چالاک بێ، ئێستا کە تەمەنی گەیشتوتە 76 ساڵ، ئەمە شەرخۆی ئاستەنگ نییە بۆ ئەو لە ڕووی تەمەنەوە؟ نا من پێم وایە تەمەن ڕۆڵێکی کاریگەر نابینی. ئەوە لە مالیزیا تەمەنی مەهاتیر محەممەد 92 ساڵە، توانی حکوومەت بڕوخێنی و حکوومەتێکی تازە دروستکرا و لە هەڵبژاردن سەرکەوتوو بێ. ئەگەر دەوڵەتی موسسات بێت تەمەن زۆر کێشە نابینێ، بەڵام لە کاتێکدا کە دەوڵەتی موسسات نەبێ و قائیدی زەرورە بێ و بەتەڵی تەحریر قەومی بێ و ڕئیس خۆی هەموو شتێک بێ، ئەگەر ژانە سەرێک بگرێ وڵات هەمووی ژانە سەر بگرێ، ئەگەر نەخۆشکەوێ وڵات هەمووی نەخۆشکەوێ خراپە.
بەڵام بۆ ئەو نات من پێم وانە تەمەەن تاسیرێکی کاریگەری هەبێ نەخێر. بەڵ سوپاس دەکەم دواتەگرم بۆ لابرز مامۆستا سەبارەت بە مەسلەی ڕەنگە زۆر قسە لەسەرە و کرێ چی وای کرد مەسەلەن لایەنە شیعەکان بەبێ دەنگی لەسەر عادل عەبدولمەهدی کە کاسایەتێکی ئێستا سەر بەخۆیە ڕێی بکەون بەڵام کورد مەسەلەن ئەو هەڵای هەبوو لەسەر سەرۆک کۆمار سونەکان بامان شێوە ناکۆکی گەوریان هەبوو لەسەر سەرۆکی پەرلەمان. خۆ بیزەڵەت ینی والێک درایەوە کە ناوخۆی شیعەکان ئەو کاتە بۆ دیاریکردنی کەسێک زۆر ئاڵۆستر بوو و ململانەکانیان زۆر تونتر بوو ینی زۆربەی زۆری وا قەناعەتی ئەو گەشتەوە قەناعەتی کە ئەم حکوومەتە تەشکیل نەبێ و حکوومەتێکی کاتی دروست بێ بەڵام پێچوانەوە دروست بوو خۆت ئاماژەت پێکرد ڕێک لە چاکتر لانی کورد و لانی سونە ئەمان توانیان لە فترێکی کەمە ئەم مەسلەی حەسمکەن ئەترەوە سروشتی ململانەوە دایمەن تەڕەفی سێم زۆر جار لە بینی ئەم دوانەیەتە پێشەوە ئەیباتەوە ئەمە شیعەکان بۆ خۆیان لەسەر کەسێکی وا ڕێک نەکەوتن و من پێم وایەنێک سیناریۆ دانرا بۆ ئەوە یەکی لەوانە کە هەم مەرجعیە و هەم تاری سەدری کێسا زۆرینەی پەرلەمانیان هەیە هەم وەک حیزب و هەم وەک هاوپەیمانی مەرجێکیان دانا ئەو مەرجە و کەسێک کە بێتە سەرۆک وەزیران ئەبێ زمانێک بزانێ پێچگە لە زمانی عەرەبی زمانێکی تر بزانێ من ئەو سناریۆ ئەیبینم ئەو ئاماژەم بۆ ئەوەی کەوە ئەوانەی کە بڵێن ئەو کارکتەر سیاسانە بکە لە غەرب ژیاون لە ئەوروپا ژیاون بڵێن خەریکی تەنزیماتی ئەوێ بوون ئەمانە بیمکەن بۆیە ینی وا هەستەکەم ئەمە لێدانێک بێت لە بەرەی کۆماری ئیسلامی ئێران چکە ئەو کارکتەرە شیعانەی کە لە سەردەمی سەدامە لە تاران ژیاون لە ئێران ژیاون زیاتر کۆنتترۆڵی ئەو بوون بەڵام بازۆکی عادل عەبدوڵمەهدی پەیوەندێکی زۆر بەهێزی لەگەڵ تارانی شەیە ئەوە پەیوەندی بڵێن لە دوای ئەم تا سەرەتا هێشتاکان وەک مامۆستا ئوسامە ئاماژەی پێدا شوعی بووە ینی کەسێکی علمانی بووە پێشتر بەعسی یەساری بووە یعنی ئەندامی حیزبی بەعسیش بووە یەساری بەخۆ حیزبی بەعس کۆمەڵک جەناح بوون لە دوای سەدامەوە وایلیات کە بێ بە ئەو هینی شەر پێش هاتنی سەدام دەستی لە کار کێشاوەتەوە کە سەدام هاتە سەر حکمڕانیکردن یان بێر لەوەی بێتە سەر حکمڕانی کە ناو حیزبەکەشە ئەو باڵەتونڕەوە عروبیە کە سەدام مینی کرد وای کرد کە کۆمەڵک لە قیادە بەعسیە عراقیەکان سەدام بەرەو ئەوە هەنگاویێنە دوو جۆر بەعسیە و بەعسی عراقیە بەڵگە بەعسی عەرەبی سەدام بەرەو ئەوە ڕۆژ کە بڵێن گوتاری نەتەوەی عەرب کابین کە دوای فەشەلی شێنەوە و دوای ئەوە هات کوێتی گرت و ئەمانە ماوەی خۆی بە ئەوەی کە بەخۆیەوت حارست بەوابەت شەرقیەوەتە پاسەوان بووی کە سنووری ئێران ینی سەورەی ئێرانی نەگاتە وڵاتە عەرەبیەکان و ئەمانە ئاەت عەلاویش لە ناو ڕیزەکانی حیزبی بەعزا بووە بەڵام ئەمانە بڵێن بە بەعسی وەتانی ناو ئەبریان بەعسی یەساری زیاتر چەپەکە بوون وازیان هێنا دواتر ئەوە ئەجا عادل عەبدولمەهدی کە زیاتر بووە بە شیعی ئیسلامی کاریگەری هەبووە لەسەر گوتارەکانی ئیمام خومەینی ئیمام خومەینی ئەگەر سەری شەخسیەتی هەیە بەدەر لە ئینە سیاسەکەی سیۆکراتیەکەی کە ئەم بۆ ڕەنگە لە ڕووی نەزاهەت و لە ڕووی پاکی و لە ڕووی ئەوەی کە وەک کەسێکی هەژار ژیاوە ئەمانە خۆی لە نووسینەکانی باسیەکە عادل عەبدولمەهدی لە نووسینەکانە باسیەکە ئەو ئینەی پێوە دیارە ئێمە گەر لە بابەتەکە زۆر باشە بەس سەبارەت بۆی کە یعنی ئەمە گۆڕانکاریکی تازەیە لە دۆخی دوای 2023 کە مەسەلەن کەسێک کەسایەتێکی سەربەخۆیە هیچ کورسیەکی نیە ئەندامێکی حیزبێک نەرێستا کاندی دەبێت بۆ سەرۆکوەزیری ئەمە گۆڕانکاریێکی گەورەی لە بەڵێ بۆی کە بڵێن وەڵامی پرسیاری پێشووترت بەمەوانەی ئەوە بوو کە ئەم دوو تەڕەفانە ناوخواانە ڕێک نەکەوتن ناچار بێن پەنابەرنەبەر کەسایەتێکی لەو جۆرە ئەمە بەحسابی خۆیان ئەو چل سیفاتەی کە هەم مەرجعیە و هەم تاری سەدری دا ناو زۆری موجودە لە کەسایەتی عادل عەبدولمەهدیە ئەوە ناڵم ئەمە من ئەوە بۆ گەڕێنەوە کە خۆیژنە سەرۆکات چی لاقی بە زمانی و زۆربەی سەرۆکانی دنیا زمانی تر نازان و متەرجیمیان هەیە من ئەوە بۆ گەڕێنەوە کە بۆ ئەم مەرجەوا بکەن کە ئەو کارکتەری کە ڕاستەوخۆ سەر بە دەوڵەتی بڵێن ئێران تەحەکومی پێوەکە ئەمانە نێنە سەر حکومڕانیکردن بۆ دروستکردنی ئەو هاوسەنگەی لێرە بە تایبەتی لە ئێستا کە ئەمریکا ئەو ئابڵوقە ئابووری خستۆتە سەر ئێران ئەگەر بێت و عێراق تاوازنێک دروست نەکە و لە پێناوی ئێرانە پشت لە ئەمریکا کە ئێمە عێراق کاریگەری خراپ بۆ دەگرێت بۆ لەبەرەوە کێسا ڕێگە بۆ عێراق خۆش بووە کە بە ئاسانی نوتی خۆی بفرۆشێ بەڵام ئەگەر بچێتە پاڵ ئێران و دژی ڕێنمایەکانی ترامپ وەستێتەوە کاتە
ئەمریکا ئابلوقای خاتە سەر ئەو کۆمپانیانەی کە نەوتی عراقی ئەکڕن بۆیە ئێستا نەوتی عراق بە ڕێژەیەکی ڕۆژانە گەشت 4 ملیۆن نزیکەی داهاتەکەی زۆر بووە هەم سعریشی بەرز بۆ پێ دوای و گۆڕانکارێکی تازەیە و کەسێتی سەر بەخۆی ئەو بۆیە ئەمیاندانا بۆی تەوازنێک پارێزی ینی نە ئەوە تا بچێتە ژێر کۆنتترۆڵی ئێرانەوە بە تەواوەتی نە ئەوە تاش هیمبی ینی لە ڕووی بڵێن لە ڕووی کۆمەڵێک بین کە لە غەربەوە نزیکە بەڵام ئەو بەمانایەوە ناخۆی تەسلیم کە لە ڕووی ئەوە کە بتوانێت بە ئەو تەجروبەیەکەهەیەی چۆن عراق پەیوەندی عراق لەگەڵ محافلی نێودەوڵەتی بەهێزتر بکە و پایەکانی حکومڕانی و مامۆستا ئاماژەی پێ دروستیکانی جا تۆ باسی تەمەنیشت کرد خاڵێکی تر عادل عەبدولمەهدی لەو کاتەوەی کە بەشدارە لە پرۆسەی سیاسی عراق هەمیشە استراتیژی پێ بووە پرۆژەی هەبووە شتەکانی حازرە وایە تەمەنی هەیە ئێستا ئەو پرۆژەی ئەو داینەوە ڕەنگە چارەسەری بۆ هەموو کێشەکان هەبێت لەبەر کە وەفدی مفاوەز بووە لە بینی کورد و شیعە لە بینی سونە و شیعەیە کە ئەو کاتێک کە مەلەفی نەوتی وەرگرت کۆمەڵێک چاکسازی لە دوای خۆی جێهێشت بەڵام عەبدولجەبار لێبی هات بە پشتبەستن بە استراتیژەکەی عەبدولمەهدی هات جێبەجێ کردووە ساش ڕنگدانەوەی هەیە سپاس دەکەم کاک وسامە گەبکەرم و لای بەرز سەرن چیاندێک لە چاودێران پێیان وایە ئەمە گۆڕانکارێکی نوێیە کە لە دۆخی سیاسی عێراقدا ڕوودا کەسێک کە سایەتێکی سەربەخۆیە پۆستێکی گرنگی وەکو پۆستی سەرۆکوەزیرانی پێدرێ و پێشتر کە پۆستی سەرۆکوەزیران لە حیزبی داعوا بووە ئەم جارە لەوان سندراوەتەوە دراوەت بە کەسایەتێکی سەربەخۆ خۆی گەورەترین شت کە ئێستا هاتووتە ئاراوە ئەوەیە کەوا سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە حیزبی داعوا ساندراوە حیزبی داعوا هەر لە یەکەم ڕۆژی ڕوخانی حکوومەتی سەدام دوای ئەیاد عەلاوی کە دانرا ماوەیەک 6 مانگ بە سەرۆکوەزیران ئەوان وەریان گرت هەمیشە ئەو شعارەشیان دەوتەوە کە دەیانوت مننطیها واتە جارێکتر نایدەین بە کەس سەرۆکی ئەنجومەنی وەزیران تاپۆی لەسەر حیزبی داعوا ئەم جارە لە ڕێگای مەرجع لە ڕێگای ئێران لە ڕێگای ئەمریکا بە پلەیەک چونکە ئێستا من وا هەست دەکەم زیاتر ئەمریکا تەحەکوم بە حاڵەتەکانی عێراق بکات توانرا ئەوە لە حیزبی داعوا بسەندرێتەوە و پێیان بڵێن ئێوە تا سەر ناتوانێت سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە ئێوە بێ چونکە ئەگەر وا بێ کەواتە دیکتاتۆریەتێکیش وەکو سەردەمی سەدام حوسێن دروست دەبێتەوە بەشێکی فشار بوو بەشێکی کێشەی ناوخۆی حیزبی داعوا بوو هەرزوو ئیبراهیم جعفەری وازی هێنا دوای ئەو عەبادی کوتلەیەکی سەربەخۆی دروست کرد مالیکی کوتلەیەکی تری دروست کرد کۆمەڵی کێشە کەوتە ناو حیزبی داعوا ئەو کێشانە وای کرد کەوە لاواز ببێ و فشاری بخرێت سەر کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی نەدێترێ ئەوە خاڵێکە زۆر میمە خاڵێکی تر بەشێکی زۆری لایەنە شیعەکان بە تایبەتی موقتەدا سەدر کە زیاتر لە 55 کورسی هەیە تقریبا ئەو پێی خۆشە و پێی ڕازیە و خۆشحاڵە بەوەی عادل عەبدولمەهدی دانراوە مانای وایە ئەگەر عادل عەبدولمەهدی توانی ئەو خاڵانەی کەوا موقتەدا سەدە داوای لێ کردووە جێبەجێ بکە ئەوە پشتگیریەکی باشی دەبێت لە پەرلەمانیش کە دەتوانن دیفاعی لێ بکەن خاڵێکی تر ئەوەیە ئەگەر بتوانێت وەکو لە راپۆرتەکە باسی کرد یا جەنابەدا ئاماژەت پێ کرد ئاوارەکانی سونە بگەڕێنەوە شوێنی خۆیان پارێکی باش تەخسیسکا بۆی شارەکان ئاوادان بکرێتەوە شەڕی داعش کۆتایی پێبێنێ و هاوڵاتیە سونەکان بە ئەمن و ئەمانەوە بژین ئەوەش بۆ ئەو دەبێتە پاڵپشتێکی گەورە ئەگەر هاتوو لەگەڵ کوردیش توانی ڕێککەوێ و بگاتە ئەنجامێکی باش کە ڕەزامەندی هەردوو لای تێدا بێ هەم بەغدای تێدا بێ هەم هەرێمی کوردستانیش تێدا بێ بە تاکید ئەو کاتە سەرکەوتوو دەبێ و دەتوانێت هەنگاوی باش بنێ بەڵام من دیسان هەر ئەوە دەڵێمەوە کەوا گەورەترین کێشە و گرفتی بەردەم عادل عەبدولمەهدی حیزبی داعوەیە کە ئێستا سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی لێ سەندراوەتەوە بە تاکید بە هەموو قوتێک هەوڵ دەدا انتقام لە عادل عەبدولمەهدی بکاتەوە حکومەتەکەی فەشەل پێبێنی بەڵام کاک وسامە دوای ئەوانیش کوتلەکەی هادی عامری بەڵێ ئەوان بۆچی کێشە دروست دەکەن چونکە عەبادی ئامادەی خۆی دەربڕی بوو بۆ پشتگیری بامان شێوە هادی عامری پشتگیری عادل عەبدولمەهدی دەکات هەتا لە پەرلەمان باز لەوە کرا کە ئەمە کاندیدی مالیکی و عامریە لە کوتلەی بنیادنان بۆ پۆستی سەرۆکوەزیران وەڵا ئەوە تەنها قسەیە لە ڕاگەیانەکان دەکرێت وەڵام ژێربەژێری تۆ حیزبی داعوا کات 14-15 ساڵە دەسەڵاتی لەبەست دەستە و سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە دەست ئەوە و دەستی بەسەر هەموو جمگەکانی دەسەڵات داگرتووە ئێستاش کورسێکی زۆری هێناوە کەچی لای دەدەن و ناهێڵن سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەو بێ ئاخر چ وەڵامی قاعیدەی خۆی و چ وەڵامی دەنگدەرەکانی دەداتەوە وانە هادی عامری چۆن وەڵامی دەنگدەرەکانی خۆی دەداتەوە کە زیاتر لە چلو قسوور کورسی هێنا و پێی دەڵێن باشە بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە کوتلەکەی تو ئەی ئێمە بۆ دەنگمان بە تۆدا
مقتدا سەدر ڕەنگە تا ئەندازێک وەڵامی پێبێت کە جەماوەرەکە یەکەم جەماوەرێکی هەڕەمە چییە؟ ڕەش بێ و سپی بێ و هەردەنجی پێدەدا. دووەمیش هەرزوو پشتگیری کردو گوتی ئێمە کەسێکی بێ زۆر ئەعلانی کرد گوتی دەمانەوێت کەسێکی بەلایەن بێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران. من پێم وایە ئەو لێدوانە هادی عامری و حیزبی داوە لە ناچاری ئەو لێدوانانە دەدەن لە خۆشی خۆیان نییە. تەنانەت ئەگەر بیریت لە بیدایەتی کە هەڵبژاردنەکان کرا و ئیعلانی نەتایج کرا قسەی ئەوە هەبوو کە ئەگەر عەبادی نەبێ هادی عامری بێ بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەو خۆی خۆش کرده بوو. بەڵام کاتێک کە مەرجع هەمووی سفر کرد و ئەمریکا هەمووی سفر کرد و ئێرانیش لەگەڵیان نەبوو ئەوان ئێستا وەکو بڵێ لە ناچاری ڕازی بوون بە عادل عەبدولمەهدی. بەڵام کێشەکە دیسان دەڵێم لێرەیە ئایا ئەوان تا چەند پشتگیری عادل عەبدولمەهدی دەکەن. من خۆم قەنەعاتی خۆم شخصی یعنی هیوادارم وانە بێ وا تێدەگەم مالیکی هەرگیز پشتگیری ناکات. حەیدەر عەبادی هەرگیز پشتگیری ناکات چونکە حەیدەر عەبادی خۆی بە بەتەڵی عێراق دەزانی لە سەردەمی ئەو شەڕی داعش کۆتایی پێهات لە سەردەمی ئەو 16 ئۆکتۆبەر هاتە ئاراوە ناوچە جێناکۆن لە کورد سەندراوە لە سەردەمی ئەو سونەکان وردە وردە گەڕانەوە شوێن و جێگایەکانی خۆیان لە سەردەمی ئەو نرخی نەوت بەرز بڕۆوە کاوە لە ڕووی ئابووری شتێکی زۆر باشە بۆ ئەو لە سەردەمی ئەو پەیوەندی عێراق لەگەڵ وڵاتانی دەوروبەر زیاتر کراوە عیلاقاتی عەرەبی بەقووەت بوو عیلاقاتی کەچی ئێستا لادرا نەکرا بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران آخر ئاسان نیە دوای ئەو هەموو دەستکەوتە لای بدەن و پیاوێک بێ نەبەشداری هەڵبژاردننی کردووە نەکوتلێ هەیە و نەدەنجی هەیە بکرێ بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران. قورسە ڕازی بوون بە وەزع بە تایبەتی ئێمە بیرمان نەچێ ئێمە لە شەرق دەژین ئێمە لە ڕۆژهەڵات دەژین ئێمە خەڵکانی ئەو ناوچە بە حیزبەکانیشەوە هەمیان یەک تەبعیان هەیە کە ڕۆیی دەبێ هەر لە کوتلەکەی خۆی بێ دەبێ هەر ئەو بێ بۆیە یعنی عادل عەبدولمەهدی لە بەردەم تاقیکردنەوەیەکی زۆر قورسە. بەڵێ سوپاس دەکەم. مامۆستا سەبارەت بە گۆڕانکاریە پێ دوایە بەنسبەت کوردستانەوە پێشکەوتنی زیاتری بەخۆی بینوە عێراق بۆ نمونە ئێستا کەسایەتێکی سەر بەخۆی بەڵام لە هەرێمی کوردستان مەسەڵەن دوو حیزب لە 27 ساڵە سیان بەسەر دەسەڵات گرتووە. پێ دوایە ئێمە بگەینە نمونەیەکی ئاوا لە کوردستان يعني مەبەستە دەوەیە گەر وەزع تازی عێراق چۆن مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانە بکە یان نامەبەستم وێستا بۆ نمونە بازۆکێ دۆخی عێراق دۆخێکی تازەیە کەسایەتێکی سەربەخۆ بۆ نمونە کورسیە نێوە پەرلەمان بۆ بە سەرۆک وەزیران ئەنیمە بۆ نمونە لێرەش ئەم ئەزمونە پێ دوایە بگات بەوە پێشتر ئاماژەمان بۆ کرد واقعەیە کاتە پێشەوە ئەمەی فەرز کرد کەسێکی بێدانی تەکنۆکراتی کە مەرغوب لەلایەن مەرجعیەت بەس بەرز بە گۆڕانکاری نازانیە بەڵێ بە ئەخر ئەوە گۆڕانکاریە چییە ئێستا مە بڵێن بێتی شیعی سەرکردە شیعەکان ینی ئێمە هەمووان چاڕێمە کرد بێتە شەڕێکی ناوخۆ لە بینی ئەوان چکە بە هەمویان هێزیانە ینی سراح لەوێک و سراحی هەردوو حیزبە کوردستانەکەوە لەبەرەوەی کە لە بە تایبەتی لە دوای شەڕی داعش هەموو نزیکەی 30 بۆ 40 فێڕەقی حەشدی شعبی هەیە ئەمە ئەم سراحە سیاسیە دابەزی بە بۆ خوارەوە ینی پێکدادانی چەکداری لێ بوو بەڵام لاشکەوە ئەوانە ئەتوان بڵێن لەوانەیە ئێمە وەتانی تر بوون کە ئەمە زانیان ئەمەی کرد بە دافعێک ئەگەر چی مامۆستا ئاماژەی پێکرد ڕەنگە مالیکی بتوانێت لە ئایندی عەرقەلی بۆ دروستکە بەڵام ئێستا عەرقەلی بۆ دروست نەکرد بۆ ئەم شەخسێکی تر کە بێتە سەر حکومڕانی کرد بۆی کەوا ناو ماڵی شیعە لە ئێستادا سیراحەکان کاڵکاتەوە بۆ سراحە تۆخیا نەمێنێتەوە یعنی ئەمە لەلایەکەوە پێ بڵێم ئەمە جۆرێک لە ئینتیمای نیشتیمانیان تایە کەسێکی وەک هادی عامری کە خۆ بە پاڵەوانی ڕزگارکردنی عێراق ئەزانێ ئەو سەرپەرشتی تیمەکانی حەشدی شعبی کردووە یا مەسەڵەن ئەبوو مەهدی موهەندیس کە ئیشکالیەکە لە کارکتەرە دیارەکان کە نزیکە لە ئێرانەوە و ڕۆڵی هەبووە لە قیادەکردنی حەشدی شعبی لە شەڕی داعش هەتا باسی ئەوەی کرد وتی ئەگەر بێت و عەبادی بەسەر ئێمە پسەپێ ئەو کاتە پەنابینە بەرچەک لە ڕێگای هێزەکانمانەوە لایە بێت ئەگەر بێت و ئەمریکا یان ئەو لایەنە عێراقانی کە لە خلیج و لە ئەمریکا و نزیکن بێن عەبادی پسەبێنن ینی ئەمە بۆنی شەڕی ناوخۆ لێ هەموو ئەمانە بوو بە هۆکارێکە بیر لە شخصەتێکی وا بکەن ئەگەر بۆ ماوەی کاتیش بێ ئەگەر بۆ ئەم 4 ساڵەش بیان وەک ئەگەر بۆ 2 ساڵیش بێت لە دوای ئەوە تااقەت و هینەی نەما ئیستقار بکە بەڵام لە ئێستا توانی ئەو تەوەتورە توندەی کە هەبوو کاڵی کاتوە ینی بەڕاستی ئەمە لەلایەکەوە بۆ ئینتیمای ئەمانە ژەگەرتەوە بەڵام بەداخەوە کە باسی هەرێمی کوردستان کرد هەرێمی کوردستان نەک ئەوە ینی کۆمەڵە قەیرانی زۆر گەورەش دروست بووە بە درێژایی دوای ڕاپەڕین ینی گەشتە شەڕی ناوخۆ ناتوانانی سەر کۆمەڵەش دڕەکەن وە لە ئێستاشە هەرێمی کوردستان وەکو شیعەکان نیە دەرکەوت کە ئێمە ناتوانین ناوماڵی خۆمان ڕێکخێنەوە هەمووی لە پێناوی مەساڵح و احتیکارکردنی ئەم دوو حیزبە ئەو دوو حیزبەش کۆمەڵێک نخبەی حکومڕانی
بەڵام سپاس ناوبڕێک من مامۆستا دواتر گرێن بۆ لای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارەندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادەکردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان. مامۆستا سەبارەت بەوەی کە ماوەی ساڵێک باس لەوە دەکەیت کە مقتەدا سەدر ماوەی 1 ساڵی دیاری کردووە بۆ عادل عەبدولمەهدی لەم عێراقی مەسەلەن فرەنەتەوە و فرە پێکاتە ساڵێک کەم نییە ینی بۆ هەڵسەنگاندنی بەرنامەی حکوومەتێک. ڕەنگە ئەو سەدر کە ئەو قسەی کردم بەسەوە بێ زیاتر عەتفی شارع بۆ خۆی ڕابکێشێ وانی جارێک کە بڵێن بە جۆرێک لە جۆرەکان حیمەنی خۆی بەسەر حکوومەتەکە پسە پێێنێ بڵێ ئەوە تا من ئەوم دانا و هەر منیشم ئەتوانم لای بەرم. ئەوە دایمەن سەری کە تەبیعەتێکی تیاری سەدریت پێ بڵم. تیاری سەدری لە زۆربەی هەڵبژاردنەکانە وەکو حیزب زۆرینەی پەرلەمانیان بەدەستێنەوە، بەڵام قەت مەسەڵەن نە سۆرۆک وەزیرانیان هەبووە، نە سۆرۆکی پەرلەمانیان هەبووە، نە وەزارەتە سیادیەکانیان هەبووە، هاتوون ئەمان وەزارەتە خەدەمیەکانیان وەرگرتووە بۆی زۆرترین ژمارەی وەزیران هەبێ و بۆی زۆرترین حیزبەکانی تر بچن مراوەغەی بۆ بکەن، مجاملەی بکەن بۆی پشگیریان بکە بۆ وەزارەکانی. ئەمە دایمەن لەبەر ئەوەی کە وەزارەتی سیادیویان پۆستە باڵاکانی وەرنەگرتووە هەر سەرۆکایەتێکە ئەمانەی وەرنەگرتووە ئەو بۆتەوەی چی بۆتەوەی کە هەمیشە لایەنەکانی تر بچن مجاملەی بکەن. بانی ئەو چەند جار مەسەڵەن مالکی چۆتە ماڵەکەی یان عەبادی چۆتە ماڵەکەی مجاملەیان کردووە، مراوەغەیان لەسەر کردووە. ئەم حاڵە ئەمە دایمەنیان لەسەر ئەم وەکو تاکتیکێک بەکارهێنێن، هەستی وەکو یاریەک ئەم یاریەکە. ینی ئەوەیە ینی ئەوێت جارێکە لە ڕێگەی ئەو قسەیەوە بڵێ ها ئەوە تا منم ئەو کەسەمدانەوە و منم ئەتوانم لاشی بەرم و ئەوە منم یا ئەوە تیاری سەدرەیە ئەوێت عێراق لە فەسادی ڕزگارکە کە خۆشیان بەشێکن لە بوون لە دروستکردنی فەساد و ئاژاوە لە عێراقا نەماوەی پێشووترە. زۆربەی زۆری گەندەڵەکان لە وەزارەتە خەدەمیەکانە ئەوانش پشکێکی گەورەیان بەرکەوتو، بەڵام کە ئەزانێ عێراق لە لێواری ڕووخانە ئێستا ڕەنگە ئەو تێڕوانی ئەو گۆڕابێ بۆ مەسەلەی بنیادکردنەوەی عێراق. ڕەنگە لە مستەقبەلە ئەگەر دەوڵەتی عێراق هاتەوە سەر پایەکانی خۆی ئەو گەندەڵی کە هەیە تا ڕادەیەکی باش کەم کرێتەوە، عێراق مەسەڵەن زیاتر بەرەو یەکێتیەک بڕوە ئەو مادە دەستوورانی کە هەیە و تا ئێستا جێبەجێ نەکراوە وەک خۆی جێبەجێ کرێت سراحی تایفی کەم کاتەوە، ئەو کاتە بەشێک لەو فەزڵەی کە هەیە بۆ تەنها بۆ عادل عەبدولمەهدی ناگەڕێتەوە بەڵکو بەشێکیش بۆ چیەکرد بۆ تیاری سەدری ئەگەڕێت. یانێ خۆی کردو بە معالمی دەوڵەتی عێراقی ئایندە. زۆر باشە، بەڵام سەبارەت بۆی کە سەر پێش بەرنامەکە ڕاگەیەنراوی بڵاوکراوە باز لەوە کرێت کە مەسەڵەن خەڵک هاوڵاتیان دەتوانن خۆیان کاندید بکەن لە ڕێی
مثلەن سیڤیان بنێرن ئەوانەی کەمەرجیان تێدایە ئەنی ئەمە شتێکی تازە نیە مەسەلەن پێشتر لە سەر بنەمایی یاخود نەتەوەی یا پێکاتەکان یاخود حیزبی دیاریکراوە شتێکی تازە نییە نازانم ئەگەر ئەمە حقیقەتەکەی چۆنە چەند ڕاست بێ بەڵام تۆ حساب بکەم 24 ڕۆژی لەبەردەستم لە ماوەی 24 ڕۆژە ئەگەر تۆ ئەوە بەکراوەی سیڤی وەرگری ڕەنگە بە سەدان و بە هەزاران و سیڤی لە هەوڵاتیانی عێراق چۆن دەست پێکە تا پێنجشەممە دەیناوە ئەخر چۆن ئەو سیڤیانە جارێک چۆن جاکرێتەوە چۆن هەڵ ئەسەنگێنرێن نا ئەو ئالەتی کە پێشتر دایناوە ئەوەیە لە ئێستا من بە پێوی کە معلوماتی کە بیستومە دا شخصاتی سیاسیکان دەیان پێشتر ئەندام پەرلەمان بوونە یان دا کەسایەتی دیاری ناو حیزبەکان ئەم دە کەسەی دیاری کردووە کە کروێتی بەوە دیمفاوس ئەمانە بچن پەیوەندی بە حیزبە براوەکان بکەن خاڵدانراوە بۆ وەرگرتنی وەزارەت مەسەلەن بۆ وەرگرتنی وەزارەتی سیادی پێویستە ئەولانە ئەوەنە کورسی هەبێت ناو پەرلەمانە بۆ وەزارەتە خەدەمیەکان ئەوەنە کورسی هەبێت بەپێ ئەو حەجمەی کە هەیەە ئەم دە کەسە ئەچن مخاطبەی ئەو حیزبانە ئەکەن بزان چ وەزارەتیان بەرەکەوێت وەزارەتی خەدەمیە یاخود وەزارەتی سیادیە سی بۆ هەر کەسێک بەر وەزیرێک سیوی 5 کەس وەرگێت دوای ئەم دە کەسەیەت مناقەش لەگەڵ عادڵەکە یەکێکیان دەست نیشانەکەن لە لایەکی ترەوە سەدر لەم یەک دوو ڕۆژی پێشوە دیسانەوە زەختێکی کردوتە سەر عەبادی ئەڵێ پێویستە وەزارەتە ئەمنیەکان پۆستە ئەمنیەکان لەگەڵ وەزارەتی بەرگری و لەگەڵ وەزارەتی ناوخۆیە لە خارجی محاسی حیزبی بێ خۆت سەرپشک بە چێدائانەی خەڵکی بێلان و تەکنۆکرات و ئەوە دابنێ بۆ ئەوەی بۆچی بۆ ئەوەی کە پۆلیس و ئاسایش و جەیش سەربازی عێراقی وەلایان نەبێ بۆ حیزبەکە سپاس دەکەم کاک ئوسامە گەبگرەیم لەبەرە سەبارەت بە ئالێتی دیاریکردنی ئەندامانی کابینەی نوێی عەبدولمەهدی پێ دوایە کامە ڕەچاو دەکەێت چونکە پێش بەرنامەکەش ڕاگەندراوی و بڵاو کرایەوە کە خەڵک لە ڕێگەی ئیمێڵەوە سیڤی خۆی بنێرێکە لە سپەی سێشەمە و دەست بکە تا پێنجشەمە ئەوانەی کەمەرجیان تێدایە پێ دوایە بەکام دوجار بەکام ئالیەت ئەندامانی کابینەکەی یەکلا دەکاتەوە لە سەردەمی عەبادیش کاتی خۆی کە ڕاست پێرابووی بێ بە سەرۆشی ئەنجومەنی وەزیران بە هەمان شێوە داوای کرد خەڵک سیڤی بنێرێ من بیرما هەتا لە کوردستان چەند کەس ناردی یەکێک لە دهۆ گوتیان مڕەشەح لە بۆی ببتە وەزیر یەکێک لە سلێمانی بە ناوی کاگوشیار بوو وتی منیش ناوم تێدا دەمە وەزیر بەڵام لە کۆتاییدا لەگەڵ لایەنە سیاسیەکان قسەی کرد و وەزیر لەوان هەڵبژێردا ئەو لایەنە سیاسیانە کە ڕازی کراون بەوەی عادل عەبدولمەهدی بێ بە سەرۆشی ئەنجومەنی وەزیران من پێم وانیەوە بە ئاسانی ڕازی بنکەوە لە شێوەی عادل عەبدولمەهدی هەموو وەزیرەکانیش ئەوە بێلایەن بن و کەسانێک بێنە سەر حازر و بن بە وەزیر و ئەوانیش تەنها لە پەرلەمان بمێننەوەتەوە لەبەرەوە لە کۆتاییدا عادل عەبدولمەهدی واز لە سیڤی دەهێنێ وەکو مامۆستا باروزی ژاماژەی پێ کرد ئاسانیش نییە تۆ هەموو سیڤیە بێ و کۆیکەی و لێچ بکەیتەوە و کامەی باشە و کامەی خراپە هەرچەندە پێشەو عەبادیش هەرەوەی کرد بەڵام سەری نەگرت لە کۆتاییدا لەگەڵ لایەنە سیاسیەکان قسە دەکا و بە تایبەتی براوە گەورەکان بەڵام ڕەنگە بۆ نمونە بۆ حیزبی داوە بڵێ ئێوە وەزیری نەوتتان دەوێت 4 ناوم بدەنێ 5 ناوم بدەنێ بە سیڤیەوە ئیتر ئەو لەو 4 ناوە لەو 5 ناوە بە تاکید بەڕاوێژ ینی دڵنیا بە بەڕاوێژ لەگەڵ ئێرانیەکان بەڕاوێژ لەگەڵ ئەمریکا بەڕاوێژ لەگەڵ مەرجع کەسەکە دیاری دەکرێت پاشان کە دیاری کرا ئەنجا دوایەوە لە پەرلەمان بۆ نمونە دەهێنرێ و متمانیان پێ دەدرێت من پێم وایە ئەوەندەی گرنگ نییە چێ دەبێ بە وەزیر ئەوەندەی گرنگەکەوە ئەو حکوومەتەی عادل عەبدولمەهدی تا چەند هاوکاری دەکرێت بۆ ئەوەی سەرکەوتوو بێ تا چەند لایەنە سیاسیەکان بە تایبەتی شیعیەکان ئامادەن کەوا سەرکەوتوو بێ بەڵام من پێم وایە ئەگەر هاتوو بە دژی ئەو بجوڵێنەوە و بیانەوێ حکوومەتەکەی فەشەل پێبێنن ئەم چەندسەی ئەمجارە درا ئەم شەنسەی ئەمجارە درا بە شیعە بۆ ئەوەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەر لەوان بێ بەڵام بێلایەن بێ بۆ جارێکی تر نادرێتەوە بەوان ڕەنگە ئەو جارە ئەمریکا کەسێک فەرزکا خۆی بێنێ لە ئەمریکا ئیتر سوننە بێ شیعە بێ بەڵام ئەلمانی بێ هیچ ڕەبتی بە مەرجعی شیعە نەبێ و ڕەبتی بە ئێران نەبێ و ڕەبتی بە لایەنە سیاسیەکانیش نەبێ عادل عەبدولمەهدی پێشاتەکی سیاسی هەیە لەگەڵ مەجزعلا بووە مەقبولە لەلایەن مەرجع مقتەدا سەدر پێی خۆشە ئێران پێی خۆشە بەڵام ئەگەر ئەوە بکەن من پێم وایە ئەوە ئاخر سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە کە دەدرێ بە شیعەکان ڕەنگە ئەو جارە کەسێک بێکەوە هەڕەبتی لە دوور و نزیکەوە بە شیعەش نەبێ بەڵێ بەس وەکو سیڤی ئەوەی کە بدانراوە پێ دوایە دوجار ئەنی ناچێتە بواری جێبەجێکردنەوە ئەم جارە چووکە زۆرە سەبوون مقتەدا قسە لەسەر کەسانی تەکنۆکرات دەکا ینی کەسانی تەکنۆکرات لە دەرەوەی حیزبەکان
پێ دوای ئەم کابینێ قورسە لەسەر و بنەمایە پێک بێنرێ خەڵکی شارەزا و لێهاتوو لە دەرەوە حیزبەکان بە شێوەیەکی سربەخۆ کاندید بکرێن بۆ پۆستە وەزارەکان بۆ پڕکردنەوەی 22 وەزارەت؟ ئاسان نییە، چونکە تا ئێستا عقلیەتی حیزبی حیزبە سیاسیەکانی عێراق نەگەیشتۆتە ئەو ئاستەی کەوەڕازی بن بە کەسانێکی بێلایەن و تەکنۆکرات بێ بە وەزیر لەسەریان فەرزکرا سەرۆکی ئەنجومەنی وەزیران، بەڵام ئاسان نییە وەزیرەکانیشیان لەسەر فەرز بکرێ. ئێمە وەکو عێراق هێشتا نەگەیشتونەتە ئەو کۆناغا. خەڵکانێک ئاخر ئەگەر تۆ ئێستا خەڵکێک بێ تەکنۆکرات بێ بێلایەنیش بێ ڕەنگە هیچ دەسەڵاتی نەبێ نتوانێت لە ناو ئەو وەزارەتە هیچ، یعنی من ئێستا ئەخبارم لایە وەزیر هەیە لە عێراق ئێستا لە حکوومەتەکەی عەبادی هیچ دەسەڵاتی نییە لە خوارەوەی ئەو لەوە شیر وەزیر لەم دیر عامەکان کەسانێکن لە حیزبی داوە کۆنتترۆلی ئەو وەزارەتەیان کردووە تەنانەت هەڕەشە لە وەزیرەش دەکەن ئەگەر ئەو ئیشانە نەکەی چارەنووست باش نابێ یا دەتکوژین یا لا دەدەین، ینی تا ئێستا قۆناغی عەبادیش بەوە هاتووە لە سەردەمانی پێشووی چەند وەکیل وەزیر بزرکران کوژران هەڕەشەیان لێکرا وەزیرە بوو ئیستیقالەیدا لە ترسی هەڕەشە وتیە من ناتوانم ئەوی شە بکەم چکۆ هەڕەشەم لەسەرا داوام لێ دەکەن تەندەر بکەم داوام لێ دەکەن پارە سەرف بکەم. ئەم قۆناغەش ئێستا بەڕاستی ئاسان نییە، ینی عێراق حکوومەتی عێراقی بۆتە خەزێنەیەک بۆ لایەنە سیاسیەکان. یعنی من حەز دەکەم بە ئیزافەی ئەو قسەی مامۆستا بەهرۆز کە وتی وەزارەتە خەدەمیەکان دراون بە موقتەدا سەدر، بەڵام واقعێک هەیە ئەویش وەزیرەکانی کوتلەی سەدری یا ئەو وەزیرانەی کە سەر بە موقتەدا سەدر بوون لە گەندەڵترین وەزیرەکانی حکوومەتی عێراقی بوون، هەرچی فەساد و گەندەڵە لە ڕێ ئەوانە بەها عەرەجی کە ئەندامی پەرلەمان بوو جێگری سەرۆکی وەزیران بوو نزیکترین کەس بوو لە موقتەدا سەدر لە گەندەڵترین کەسەکان بوو کە دەڵێن خاوەنی 7 ملیار دۆلارە، دەڵێن لە سعودیە گەڵایەکی ئەودار خورمایی کڕیوە لە ئیمارات کە لە شێوە جزی هەموو وەزیرەکانیان. یعنی ئەمە حاڵەتێکە لە عێراق دروست بوو هەر کەسێک کە دێتە حکوومەتی عێراقی دەڵێ فرسەتە با خۆم دەوڵەمەند کە با زۆرترین پارە ببەم با دوای ئەوەی کە نەمام شوو بدەم و بە تەواوی ژیانی خۆم دابین بکەم و بەشێک لەوەی وەریشی دەگری بە تاکەی دەیداتە حیزبەکەی. یعنی ئەوە گرفتی عێراقەکەوە یعنی بنبڕکردنی گەندەڵی لە عێراق کارێکی یەجگار قورسە ئاسان نییە چووکە ڕەگ و ڕیشەی داکوتاوە ڕەگ و ڕیشەی بەناو هەموو جوگەکانی دەوڵەت داکوتاوە ڕەگ و ڕیشەیەکی هەرێمی هەیە ڕەگ و ڕیشەیەکی ناوخۆی هەیە ڕەگ و ڕیشەیەکی نێودەوڵەتی هەیە. یعنی وەکو دیسان دەڵێمەوە عادل عەبدولمەهدی لە بەردەم تاقیکردنەوەیەکی زۆر قورسەوە ڕاستی. بەڵێ بەس ئەگەر بە کورتی وەڵامی و پرسیارەشمان بدەیتەوە پێشتر عادل عەبدولمەهدی دوو جار دەستی لە کارکێشایەوە لە ئەو کاتی کە جێگیری مام جەلال بوو سەرۆک کۆماری عێراق و لە وەزارەتی نەوتیژ لە کابینەکەی عەبادی لە 2011 ئەم دەست لە کارکێشانەوانەی لەسەر چی بوو؟ ئارە سەر مافی خەڵک بوو یاخود لەسەرەوە بوو کە کاروبارەکانی پێڕایی نەکرا؟ کە جێگەری سەرۆک کۆمار بوو خۆی ڕاگەیان وتی سەرۆک کۆمار خۆی دەسەڵاتێکی وانێ جێگر چیشی هەیە، ینی من هەر دانیشتم هیچیشم نییە و بەجێ دێ لەم باشترەوەی سقاڵیدا لە مەسەلەی وەزیر نەوتێکەی من لە بەغدا ئەو کاتە پەرلەمانتار بووم خەبەرێکم بیست کە کۆمەڵێک لە حیمایەکانی عادل عەبدولمەهدی هێرشیان کردە سەر بانقێک لە شارع ڕەشید بانقێکی گەورەی عێراقی بڕی 800 ملیۆن دۆلاریان دزی. دوای ئەوەی بردیان چون لە ماڵی عەبدولمەهدی خۆیان شاردەوە عادل عەبدولمەهدی لەوێ بە پارەکەوە. طبعا دوای ئەوە مالیکی هەڕەشەی لێکرد بە هەڕەشە و بەم فاوزات و بینێوبەردا گەیشتە ئەو قەنەعەتێکەوە ئیستیقالە بدە واز لە پۆستەکەی منی بەرامبەر بەوەی بردووانە. ئەم قسە هەبوو و دەنگۆیەکی زۆر گەورەشی هەبوو، یعنی ئەوە نەبوو یەک کەس و دوو کەس باسی بکایە ئەوانەی کە ڕکان لێتی تەنانەت هەندێک لە گوڤار و ڕۆژنامەکانی عێراقیش بڵاویان کردەوە. عادل عەبدولمەهدیش بەرامبەر بەو دەنگۆیە بۆ قسەیە یعنی وەڵامی نەبوو بێدەنگ بوو ئیستیقالەی دا و سوودانیشت. یعنی ئەو پیاوێکە ڕەنگە حوسڵەی تەنگ بێ ڕەنگە کە بزانێ ئیشی ناڕوا ئیستیقالە بکە، یعنی ئەوانەش هەمووی هەیە کەسانێکە ئێستا هەیە مۆزەفە لە دایرە هەر ڕۆژێک لە شوێنێکی دایرەکە ڕەنگە ئەویش لەوانە بێ ئەگەر لەوانە بێ بەڕاستی ئەگەر خۆی هەروە بیری کردبێتەوە یعنی من ئەوم بە هەڵە بینی کەوتی ئیستیقالەکەم لە جیرفانمە لە جیاتەوەی بڵێ من ئیستیقالەکەم لە جیرفانە وایە بوو تا من زۆر بەجددیش دەکەم خزمەتی عێراقیەکان دەکەم ئەوەی لە توانامدا بێ دەیکەم پرۆژەم هەیە بەرنامەم هەیە استراتیژ کە تۆوتت ئیستیقالەم لە جیرفانە هەم خەڵکەکە سار دەبێتەوە هەم حیزبەکانیش بە فرسەتی دەزانن تەنگاوی بکەن تازە ئیستیقالە بکەن. بەڵێ سوپاس دەکەین. مامۆستا سەبارەت بە ماوەی پێکێنانی حکوومەت کە 24 ڕۆژی لە بەردەمداماوە پێ دوای دەتوانرێت لەو ماوەیەدا پێکی بێنێت پێشتر لە سەردەمی عەبادی ماوەی پێکێنانی حکوومەت زیاتری نەخیان لە 2014 بەڵێ 2014 بۆیە زیاتری خیان تا ئەو کەس تا حزبی داعوا کە لە ناخوانە ناکۆک بوون تا حەیدەر عەبادیان دیاری کرد و جا تەکلیف کرا لەلایەن سەرۆک کۆماری پێشەوە ئەوە زیاتر تاخیری کرد. بەڵام ئەمە
ئێستا ڕێز وزراکە مکەلەفە ینی براوەتەوە لەوەی کایمە بەس ماوەتە وەزیرەکان دیاری بکە بەپێ ئەو تیمەی کەپێکی هێنا و مفۆزاتی کردوە لەگەڵ لایەنەکان و هەندێک لە حزابەکانیش بەرچاویان ڕوونن چونکە پێشتر لە پرۆسی سیاسی حکومڕانی عێراق بەشدار بوون هەموو لایەنەکان بەپێ حەجمی خۆیان بەرچاویان ڕوونە داوای چ وەزارە پێگەکەن ڕەنگە بۆ شێوەیە قورس نەبێت تەنها ئەوەیە لە باتیەوەی سەبارەت بە کورد ینی شازی بەشدارکردن کە کورد دیار نییە بۆ منە ناکۆکیێنەوە پارتیویکێتی ناوەکیێ لە لایەنەکانی دەرسەوە دەسەڵات ئەم جارە من کێشێ لەبەر کە کورد بەداخەوە کورد ئەبووە هەموو جارێک بیتوانێت لە ناو خۆی بێک پاکێج بەشداری لە پرۆسی سیاسی عێراق بکرێت بەڵام لێرە ناکۆکیانەوە زۆرە و ناحقیقانەوە زۆرە کە بەرامبەر ئەحزابی تریەکەن ئەم دوو حیزبە ئێستا وەشیاتۆتە سەر خۆشیان لە ناوخۆیانە ناکو جاران خۆیان لەسەر مەسەڵحەکانیان یەک بوون و بە یەک ڕوئیا ئەچوونە بە عێراقەوە بۆچی بۆ وەرگرتنی وەزیر و پۆستەکان بەڵام ئێستا ئەمانش لە ناوخۆیانە کێشیان هەیە و حیزبەکانی تریش بەتایبەتی لەوە ئێستا بەڕێ من باشترە هەر نەبێت سێلایەنەکە کۆمەڵی ئیسلامی و یەکگرت و بستنەوەی گۆڕان ئەگەر ببن بە یەک ئەبن بە نۆ کورسی ئەو نۆ کورسیە ئەتوانن وەزارەتێکی باش بۆ خۆیان مسۆگەرکەن بەڵام ئەگەر بەو پەرتەوازیە بێت بڕوا ناکەم حەقی پێشیان بەربکەوێت بەڵام ئەگەر خۆیان کۆکەنەوە ببن بنەوە ئەو کاتە باش بەزمە هیوادارم لەناو خۆیانە ببن بە یەکوە شەر نییە کەسی حیزبی بنێرن شەر نییە کەسی حیزبی کۆمەڵ و گۆڕان و یەکگرتو بنێرن کەسێکی تەکنۆکراتی بەهێز و ئەمانە بنن کە خزمەتی کوردی پێ بکە و خزمەتی حکوومەتی پێ بکانی دوور بێ لە فەساد ئەوە ئەمە ئەتوان ئەم سێلەن بەڵام من لەو بڕۆیانی میکێتی پارتی بتوانین بێکەوە وەکو جاران باشە بەس ئەوەی کە بازکرێ عادل عەبدولمەند دۆستی کووردە دۆستی ئەو دوو حیزبەیە یاخود دۆستی میلەتی کووردە یعنی کامیانە لەبەرەوەی کە ماوەیەکی زۆر لە ئەو کاتەکە لە ڕزی حزبی شوعیا بۆ معارەزە بووە لە شاخەکان ئاژیاوە بەتایبەتی زیاتر کاتە لە ناو یەکێتیا بووە یەکێتی ئەو کاتە زیاتر لە کاک نوشیروانە بوون بەیەکەوە دۆستی هەبووە دۆستاتی لە کووردە هەبووە ئەوەشی کە من وتم دڵنیامەوە ڕاستە ڕەنگە ئەو عەتفەی باو باپیرانیشی هەر هەبێ وەکو کە باو باپیرانی خەڵکی مەنتیقەی ئیلافن لە هین هاتوونەتە بەغا ئەمانە ڕەنگە کاری بەڵام خۆ ئەویش ناتوانێت بۆ کراوەیە هیم بکات ینی بڵێن بۆ کراوەیە بێت بتوانێت حەچی کورد حەق و حقوقی هەیە باش ئەو ئەبێت متەمەسیک بێ بە دەستوری عێراقەوە بەتایبەتی ئەو لەبەرەوەی کە ئەوەشمان بیر نەچێت لەبەر ئەوەی کە خۆی خاوەنی حیزبێکی بەهێز نییە و حیزبەکە چەند کورسێکی هەبێت لەبەرەوەی کە لەلایەن حزابەکانی ترەوە تەکلیف کراوە ناچارە مڕاعاتی حیزبە شیعیەکان بکە بەتایبەتی دەربارەی بەس بە کورتی کاتمانەوە پێ دوایە کە خۆی شارەزایکی باشی لە ئابووریە پێشتر وەزیری نێوتووە نەوت بۆ کێشەی نەوت و دارایی لەنێو هەرێم و بەغداد چارەسەر بکات وڵی کاتی خۆی بەڵێ کۆمەڵک ڕوویایی هەبوو من خوێنومەتەوە هینەکەی دەربارەی نەوت ئەوە بوو حسێن شارستانی مصر بوو لەسەرەوەی کابێ هەموو نەوتی عێراق لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە بفرۆشێت عادل عەبدولمەهدی هات وتی شتێکی تریکە وتی کێشە نییە بە نەوتی کوردستان بیان نەوتی تر نەوتی شوێنەکانی تر بە هەچ کۆمپانیەکە بفرۆشە بەڵام هەمووی بچێتە یەک هینەوە بچێتە یەک سندوقی داهاتەوە ڕوئەی پێ بوو لە ئەو هەڵە سیاسی کە کورد کردوێتی دەربارەی سیاسەتی نەوت ئەو عەقدانەی کە لەگەڵ شەریکاتی تر بە شێوەی قاچاق کرد بووی ئەوانە هینێکی هەبوو عادل عەبدولمەهدی تۆزێک بڵێن چارەسەرێکی پێ بوو وەسەتێکی پێ بوو بەشکم ئەم مەلەفە زین و کاتەوە ئیشی لەسەر بکە بێگومان ئێمە توانین سوودی لێوەرگین بەڵام شەپڵات بە دەستێک لێ نادرێت سپاس دەکەم کاک سامە دەقەیەکیش بۆ بەڕێزت سەبارەت دەگە شتێک تێ لەسەر کورد چۆن بەشداری دەکەوە سەبارەت بۆش کە پێ دوایە لە ناو حکومەتە دەتوان دەبێت پێویستی بەدەنگی چەند پەرلەمانتاری بە کورتی بێ و زۆر بە کورتی سوپاس دەکەین وڵا ئێمە بیرمان نەچێ ینی کاتی خۆی کە عەبادیش حکوومەتی تەشکیل کرد لەگەڵ کورد قسەی کرد بەڵام کە کورد ئەو کاتەش کێشانە بوو نەگەیشتە نەتیجە بەبێ کورد ئیعلانی حکوومەتەکەی خۆی کرد دوای پاشان وەزیرەکانی کورد چوون لە بەغدا سوێندی یاسایان خوارد لە پەرلەمان و من پێم وایە ئەگەر کورد کێشە لە بۆ عادل عەبدولمەهدی دروست بکەن بڵێن جارێویان ئەوە بڕۆ یەکسەر ئەو کە کابینەکەی تەشکیل بوو لە بەغدا یەکسەر ئیعلانی بکاو حکوومەتەکە تەشکیل کە پاشان ئەگەر کوڕێک بکەون وەزیرەکانیان بنێرن بۆ بەغدا ئێستا کێشەی کورد ئەوەیە کە کەوتۆتە ناو ماڵی کوردیان ئەوە گرفتێکی هێزگار گەورەیە و تووشی گرفتێکی گەورە بووە و ئاسان نییە بە ڕێک بکەون بە زووی بەڵام ڕەنگە عادل عەبدولمەهدی وەکو مامۆستای شارەت پێکرد لە کۆتاییدا گەرەوانە هەر نەتیجە نەگەنە نەتیجە لەسەر بنەمای خاڵ تەعامولیان لەگەڵ بکات بۆ نمونە پارتی چەند کورسیت هەیە
مثلەن 25 کورسی تەیە دەکات 3 خاڵ یا 4 خاڵ مثلەن ئەوەندە وەزارەت وەزیری خۆت بینی گەنانی کەیف خۆتە یەکێتی وەرەهات و ئەوەندە بەڕانەوەندە یەگرتو یعنی بەو شێوەیە دەتوانێت من پێم وایە لە ماوەی ئەو ماوەی بۆی دیاری کرایە بڵێ لەو ماوەی بۆی دیاری کرایە حکومەت تشکیل دەکرێت درێژ ناکرێت پێویستی بەدەنگی چەند پەرلەمانتارێ بە کورتی کاتمان نەماوە نیوە زائیدیەکە یعنی ئێستا 300 تقریبا 65 بەڵێ زۆر سوپاس زۆر سوپاس بۆ بەڕێزان وسامە جەمیل ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق بەهرۆز عەلی مامۆستای زانکۆ سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارە لەم تا بەردەوامیکردن خواتان